الله باشم يا ربي باش بی. یاخۆ بخێرێ سەرچاوە زۆر جار مامەعاجەکان یەختیارەکان دەڵێن کە ئەمە وشنگۆ نەبووینە ئەمە لە جاعری زۆر ماندی بووینە و ئێستاوا بە پیری هەندەی مادی بوو ئەمە لێرە بەکەرێ چونە ئیرانێ ئەلێرە بەکەری شوێ بەکەرێ لۆ گەنمی ماشەڵڵە ئەوە چ ساڕێک لەبیرتە مامەسمان پێشی ئەوە شەڕ و مەڕ نەبوون ئێزا باش ساوەشە چیلێ بۆ ئازێمەرە ڕایە گرتین هەتا مەغریبێ باش چاوەش ینی چ بوو ئیشورتا پێیان دەگو باش چاوەش پێیانگو باش چاوەش ڕایە گرتین هەتا مەغریب مەغریب بە ئێزنە داین لە بەشی گەیشتینە عەدودی ئێچی لێ بوو ئەو ئایری ئیرانی بوو پێیانەگو سوارەغا سوارەغا سواری هەسپۆچی بوو بەڕنۆ کە نازاری بێ بوو تەماعین تێکرد نۆشی بەنەوە پارە نەدەخۆڵمشی کوردوانی دەبێت ئەوی هەندێک پارێستانی ئەچین لەوێ دەرێت لەمارە ئیرانیا یا برینە ئایبنەوی ژۆرێ هەتا گەنمەمەنیان نۆکرێن بادیان و ئازە کردی نابوو بە هاتبانێ دەرێ شورتا گەڕان ئەوە بابرێن چەند مانگ جارەشی دەچون ئەو سەفەرتان دەکرد بۆ خۆی تقریبی ئەچوین داتینەوە ئیسراعەت نەکرد تقریبا 10 ڕۆژە 15 ڕۆژە هەنجی ئەچوین و بابرێن بەڕەت دەڕۆیشتن کۆمەڵە خەرچی منتقەی دەچوونیان دوو کەس و سێ کەس دەچون ناوەڵە سێ چارێک بووین یەکرا هەموو پێکوا ڕۆژدی بە چەند کەران دەچون بە هەندێکا کەرێک پێ بۆ هەندێکا دوو کەرۆ کۆی بۆ ئێسر و مێستر نەبوون ئەو زمانی یەکیان بابرێن گەرمەکەی لێبار دەکرێت ئەویت کەش خواردن و شتی خۆ لێبار دەکرد کابرا خۆش خواردە بیان ناوەڵە هیچ سواری نەبوو هەمە پێیان لە سەری هاتنەوە هەمە پێیان لە سەری ئەسوین سواری هەبوو ئەمما لە سەری هاتنوێ گەرمن لێ مامۆسمان ئێستا خەرک هەیە دەبینین ڕاضەی دەکات دەرێ ئەو ڕۆن دەکالۆریەم سوستان لەوێندەر ئەمگۆن فول ڕازی بوو خۆدا لەوێن دەرێ گەرمیان نۆک ئازرەکەین باریان نۆ ئازرەکەین لە شەوێندێ ئەنا تاتینەوە بە چەند ڕۆژ داهاتنەوە تقریبی 4 ڕۆژ 5 ڕۆژ 6 ڕۆژ پێسوون ئەو هە لە ڕێ بە ڕۆژ ناگەشتینە ئازیومەرە بەس هەتا ڕایەت ئەوان دەرە ئەسوین هیچی کێزان ڕۆژە پاشی شستینەوەی لەوێشیان دەبووە ئەگەستمەنیە زوو و بە ڕایە گیربای هەتا مەغریبێ یا ڕەبی قالب ساغ بی مامۆسمان ئەلێرە ئەو خانیانە ئیتو هەر مایە وچی خۆی ئەو خانیانە گڵە بابرن ئەوە کات خۆی لێرە دادەنیشتن ئەنگۆ ناوەڵە لەو بەری بگوند ئەو خانیانە چەند دەبی دروست کرا چەند ساڵ قەدیمە بە مشەڕنە بۆچی ئەو هەم دروست کرد ئەو گرا ئەوە شەگرا ئەمما ئێدا هینام ئەوە دوو ڕێزە دیمەسە کردن سەبم کرد دیوایشم هەموو باخچە و چت هەیە مامۆسمان باخچەی هەنارە هەنار بەێ یعنی وەختی هەنارم بێن و هەنارمان دەبی ئیشالدا مێ خۆشە ترشە چیا ترشە و مێ خۆشە و شیرنە و ئەمە هەوسا عەلوکە نەبوون عەلوکە نەبوو قەیستی نەبوون لۆ باران لێدا تەزرە لێدا باران زۆر بوون هەموو دەکوشێ دەڕزی ماشەڵڵا چەقەلە هەمینە نینە ناوەڵا ئەمدا نەخۆ لە بمێدەم هەندم چەقەلیان مامۆستان ئەمە وەختی هەناری دێنەوە ئیشالله نەچین لە دەرکەی بدەین دەرکەمان لێنەکەی بری هەنار ماری خۆیتەوە بە قوربان دەست مازەکەم